چەندین شێواز و تامی جیاوازی هەیە. لە ساڵی 1920 بۆ یەکەمین جار لەناو کیسەدا فرۆشرا بە چەندین قۆناغدا تێپەڕیوە. چپسی پەتاتە ئەو خواردنەی بووە جێگرەوەی ماسی. چپسی پەتاتە یەکێکە لەو ژەمە خۆراکیانەی کە زۆربەی کەس ئارەزووی دەکات. بە ژەمێکی لاوەکی سیر دەکرێت. شایانی باسە کە چپسی پەتاتە یەکێکە لەو خۆراکانەی کە بەڕێکەوت دۆزراوەتەوە. چپسی پەتاتە ناوەکەی و شێوازەکەی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر دەگۆڕێت. بە چەندین شێواز دەتوانرێت ئامادە بکرێت. هەندێک کەس ئارەزوو دەکەن لە ماڵەوە دروستی بکەن، هەندێکیش لە بازاڕەکان و دوکانەکان بە ئامادەکراوی دەیکڕن. چەندین شێواز و تامی جیاوازی هەیە. ئەم ژەمە خۆراکە بۆ یەکەمین جار لە شاری نامور کە دەکەوێتە بەلژیکاوە لەسەر ڕووباری مۆیر دەدۆزرێتەوە. دانیشتوانی ئەم شارە ساڵانە فێستیڤاڵێکیان ئەنجام دەدا بە ناوی ماسیەکانی ڕووبارە بچووکەکە کە لە ناو ڕۆندا ئەو ماسیانەیان سوور دەکردەوە و پێشکەشی میوانەکانیان دەکرد. بەڵام لە ساڵی 1970 نەتوانرا ئەو فێستیڤاڵە ئەنجام بدرێت. لە ئەنجامی ئەوەی ئاوی ڕووبارەکە بەستە بووی، بۆیە یەکێک لە چێژلێنەرەکان بڕیاریدا کە پەتاتە لەسەر شێوازی ماسی بچووک لەدلەت بکات، پاشان سووری بکاتەوە. ئەوە بووە هۆی ئەوەی کە خەڵکی زۆر پێی سەرسام ببن و تامەکەیان بەلاوە خۆش بێت. بەو شێوەیەش ناوبانگێکی زۆری پەیدا کرد و خەڵکی لە ماڵەوە ئامادەیان دەکرد. لە ساڵی 1835 پیاوێک بە ناوی کۆرنیلۆس فانداربی سەردانی یەکێک لە چێشخانەکانی نیویۆرک دەکات بە مەبەستی ئەوەی ئەو پەتاتە سوورەکراوەیە بخوات کە چێژلێنەرێکی بەناوبانگ بە ناوی جۆرج کرۆم ئامادەی دەکات. بەڵام هیچ بەدڵی نابێت، پێی ڕادەگەێنێت کە ئەوە زۆر ئەستورە. ئەوەش جۆرجی تووڕە کرد و بڕیاریدا بە باریکترین شێوە پەتاتەکان قاش بکات، پاشان سووری بکاتەوە. ئەو ژەمەشی ناولێنە ساراتوگا. دواتر بووە یەکێک لەو ژەمە لاوەکیانەی کە هەمووان ئارەزویان دەکرد. لە ساڵی 1920 یەکەمین کۆمپانیای دروستکردنی چپسی پەتاتە دامەزرا بە ناوی فرانک سمیس کە ئەو کۆمپانیایە پەتاتەی دەکردە ناو کیسەیەکی کاغەزیەوە و دای دەنا بۆ فرۆشتن. لێرەوە چەندین تام و شێوازی جیاوازی چپسی پەتاتە دروست کرا و بە تەواوی جیهاندا بڵاو بوویەوە و بوو بەو چپسی پەتاتەیی کە ئێستا لە تەواوی دوکانەکانی جیهاندا دەتوانی بەدەستی بهێنیت.